یاداشتی بانگهێشتکردنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی بۆ پەرلەمانی کوردستان کە لەلایەن 24 پەرلەمانتارەوە پێشکەشی سەرۆکی پەرلەمان کراوە لای هاوڵاتیان بەبایەخەوە تەماشا دەکرێت و داوا دەکەن پەرلەمان بەم ئەرکەی خۆی هەڵسێت و لێپێچینەوە لە حکوومەتێک بکات کە لە پەرلەمانەوە متمانەی پێدراوە. باشە ئەگەر ئێوە بە قانونی بەدەستوری ئەم موچەتان بڕیە لەو خەڵکە ئێدە فەرموو لە پەرلەمانیش بە شێوەیەکی ڕاست و دروست وەڵامی خەڵکە بدەن و مقنعی ئەم خەڵکە مقنعکەن کە بەرێ پارە نییە بەرێ داهاتی کوردستان کەمە بەڵام بەعەکسەوە دەزانین کە داهات لە ئەو پەڕی زۆریدایە بەڵام لەم خەڵکە دەشانەوە. هەوڵێکی باشێکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بێ بەردەم پەرلەمان کە دوجار هەر ئەو پەرلەمانە متمانی بە سەرۆکی حکوومەت بەخشیوە و هەروەها بۆ خۆشیان شکۆیەکە بۆ پەرلەمانی کوردستان گەڕانەوەی شکۆیەکە بۆ پەرلەمانی کوردستان کە بتوان بێن بەردەم پەرلەمانی کوردستان و ڕوونکردنەوە و بدەن بە پەرلەمانتاران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەگەرچی پەرلەمان سەرچاوەی یاسادانانە و بۆ گۆڕانکاری لە هەر یاسایەکدا پێویستە حکوومەت بگەڕێتەوە بۆ پەرلەمان بەڵام حکوومەتی هەرێم بێگەڕانەوە و حیسابکردن بۆ پەرلەمانەکەی دەستی بۆ بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان برد کە هەنگاوێکی نایاساییە. چاودێرانیش پێیان وایە ئەم کارەی حکوومەت پێشێلکردنی مافی هاوڵاتیانە بۆیە پێویستە سەرۆکی پەرلەمان بە ئەرچی خۆی هەستێت و هەوڵی جدی بۆ بانکێشکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بدرێت. تا ئێستا پەرلەمان تاکە کارێک بکە خۆی وای لە خۆی کردووەکەوە بێدەسەڵات بی بەرامبەر بە حکوومەت و حکوومەت بە چاوێکی بەو شێوەیە کە بە ئەهمیەتەوە تەماشای پەرلەمان نەکات وای کردووە کە تەنها یەک کاری هەبی ئەویش پێدانی متمانەبی ئەگەر نەزۆردا دەستکاری یاسا ئاکا و حکوومەت سەر بخۆ نزیکترین نمونە ئەو لێبڕنی موچەیەکەوە کاری حکوومەتی بەڵکو کاری پەرلەمانە کەوا بە یاساکاندا بچیت و ڕێکیان بێخیتەوە بەڵام بەداخەوە لێرانە پەرلەمان کاری سەرەکی ئێستاکە نە چاودێری حکوومەت ئەکا و نە هەروەها نە لێپرسینەوە ئەکام ئەگەرچی بەداخەوە پەرلەمانیش بە تایبەت سەرۆکایەتەکەی زۆر گلەی و ڕخنەی خەڵکی لەسەرەکە زیاتر هەندێک حزبی دەست لە کاروبارەکانی سەرۆکایەتی پەرلەمان وەردەن بۆ هەندێک بەرژەوەندی و بۆتە بەشێک لە شاردنەوەی کەموکوڕیەکانی حکوومەت لە جیاتی ئەوەی کەوا پرساندن لە حکوومەت بکات لە جیاتی ئەوەی کەوا زیاتر فشار بخاتە سەر حکوومەت بۆ ئەوەی زیاتر خزمەتی هاوڵاتیان بکە بۆتە بەشێک لە با بڵێن شاردنەوەی کەموکوڕیەکانی حکوومەت. بڕینی موچەی فەرمانبەران لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە کاتێکدایە نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان بەرز بۆتەوە و سەرەڕای ئەمەش ڕۆژانە داهاتێکی زۆر لە خاڵا سنووریەکان بەدەست دێت. ئەمانە و دەیان ناشەفافیەتی تر لە کارەکانی حکوومەتی هەرێم وای کردووە داوای بانکهێشکردنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی بۆ پەرلەمان بکرێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.